بله هەلوەستا ئۆپۆزسیۆنی سەر هەڵبژاردنین سەرۆکاتیە سووریە هەروەها گرێدایی دەستورا سووریەی چینە عەبدولمەجید بەراکات ئەندامێ دەستەی سیاسیە ئەتلافا سووریە لەگەڵ منە دەم باش برێز عەبدولمەجید بەراکات وەزیری دەربەی سووریە دەبێژە هەڵبژاردنین سەرۆکاتیە دێ چێ ببن گرێدای بووناوێنا بە دەستورا سووریەرە نینە هون چاوا دەبینن برێز بەراکات. مساء الخير. بله وارباش سلاف جواره و جماجبانی واره دەستپێکی دێ تشتاکو رژیما سووریە دکە یانجی دەستپێکا شۆڕەشێ دە یەک ژێ نەڕەوایە منطق یا دودوانژی یاسای ناودەوڵەتی و پرۆسەیە سیاسیژی بەردەوامە هەروەها دەستورا سووریە نەهاژ سەکنیە بخۆژی نەڕەوایە کو دەرباسی پرۆسەیە سیاسی بێ هەروەها دەرباسبوون دو کۆمیتەیە دەستوری دێ کۆ ڕێژیم ئەو یەک پەژراندیە کۆ دەستورەکە نهژ سووریە چێ بێ دداویە دەژی دێ ئەو دەستور لە سەر هەمی سووریێ بێ پەژراندن و بێ قبولکردن بڤەیەکێژی چ دڕیا هەڵبژاردنên پەرلەمانتۆرە بی یانێ سەرۆکێ بن ئەو تەدبیرên کۆنەها دکێ نەڕەوانێ ئەو لەسەر شتا دیفاکتۆ هەیە کار دکێ نەها ئیرادەیەکە ناودەوڵەتی هەیە UN هەیە divêjî helwesteke dijî vê rejîmê werbigire ji ber ku rij de ku niha hilbijartinên serokatiya bike derveyî komîteya destûrî dike ku niha karê xwedkir ji bo ku bighe bi vê yekê jî divê helwestên herêmî jî hebin dijî wê ku ev rejîm rewatiya xwe ji dest daye چه سر آستا جاده سوریه به یان وکی دن جی اف رژیم و اف البجارتن نوی نروای پرانیا گلی سوریه دنگ جی ناده به که حتی الولات دروژی دنگ ناده که عبدالمجید گر هالبجارتن چه ببن اف یک دی تاثیر لپروسیا سیاسی بکن وەکو دیارەش دەستپێکا پرۆسەیا سیاسی ڕێژیم دخوازە و vêyekê dirêj bike û li ser erdê navçeyên din dest bixe û kontrol bike bi rêya çekê ew destpêkê rêya serbazî bi kar aniye û Sûriye Sûriye xistiye nav dengdar kiriye her wiha dagirkirina İranî jî Sûriye re rêjayê gelek tiştên din jî ku ev rejîm dike her wiha jî gelê Sûriye derxistî navçeyên gotşînorê wê de ye ji berî wê de jî çarenivîsa girtiyan paşguhê dixe her wiha ev rejîm berdewam e ku piştevaniyên Rûsye û Îranê maye ew proseya siyasî ku niha heye rasteqîneye lê Rûs û Îranî tu îrade cem wan tineyê ku ev proseya siyasî serkeve her wiha Amerîka jî car bi car jî tiştin din bikartîne ku ev prose jî ser nekeve em li gel çareseriya siyasî ne ku rêya serbazî çareseriya serbazî nerêyeke baş e em dixwazin bi rêya siyasî ev pir çareser bibe ew dixwaze bi rêya derxistina astengiyan ji vê proseya siyasî re çi bi rêya Îranê re be ev helbijartin bandorê li rewatiya komîteya destûrî dike ew jî helbijartinên wan jî nerewan e ku rejîm bikartîne
هر دوی چرچوی ده مخصص بپرسم که عبدالمجید گر اف هلبجارتن چه ببه اف یک دی باندوری لخباتین کمیته دستوری بکه يعني اللجنة الدستورية تعمل کۆمیتەیە دەستوری کار دکە دناو کارن لەتەوێنیە گرتیدە لە جنێفێ و جدوەلی کار جەموێ هەیە ئەف کارژی مناقەشا دەستوریە دکە گۆتۆبێژ دکە تەنێ باندۆرێ لەوان پێنجی ناوان بکەین ڕێژیمێ نەکێدن ئەو نەها لورن لێ پابندی کار نبونش دست پێکە ژگەڕا پێشی حتا گەڕا پێنجان ڕێژیم دبینە کۆ ئەو کۆمیتە دەستوری دەرفەتێک باشە کۆ نەها لەسەر ئاستا نافخۆیی خوارڕێک خینە هەروەها پەیوەندیên دیبلۆماسی و نێودەوڵەتی بدەست بخینە و پەیوەندیên رووسی و یێندن خۆرتر بکە بڤەیەکێژی رووسیا ژی یان ئەمریکا دکارەوەی بهێلت دەرباسی vê karê komîteyê bibe. برێز عەبدولمەجید بەرەکات نها رووسیا یەک ژوان ئالیên سەرەکەیە گو پشتگیری دا دستورا نویا سوریه پشتگیری دا پێکانینا کۆمیتەیا دەستوریە سووریێ نها ئێوە وەکی ئیتلاف دوێ چەرچەوێدا پەیوەندیەکەوە لەگەڵ رووسیا هەیە کو پێکانینا وان هەڵبژارتنان لە دژی پرۆسەیا کۆمیتەیا دەستوریە بەێ ئەم چه هەلبژارتن ناوا خاکە سووریە چێت بەهبوونا بەشارە سەد ئەم نەڕەوات بینن و ئەو هەلبژارتن بقوەتا سیلاح دبێ یانژی هەبوونا ئیران و رووسیە ئەو هەلبژارتن ئەم ڕەت دکن ئەم دبینین کۆ رووسیا لە چارە سەریکێت گەرە و ڕێیەکێت گەرە کۆ وان ئاستەنگیان نەهێلە کۆ ژبەر کۆ هێزا ئیرانیژی هەیە ئاستەنگی دەردکەونە ئەم دبینن کۆ ڕێژیم ناوچەیان خۆیان نەدەسەڵاتدارە هێزین رووسی و هێزین ئیرانی ورن ڕێژیم دیلێن وایە و بریار و کارێنوی هەمووی دەستێوان هێزاندەیە تەنێ ئەو ئێرادەیە رووسی و ئیرانی جیبجی دکە ئەم چ بڕیا دۆستین گەلێ سووریە یان وڵاتێن عەرەبی یان ژی gelek welatên din em hewl didin ku em ji wan re bêjin ku çi çareserî çê nabe ku beşar bimîne her wiha derxistina wan hêzan jî ji Sûriyê em hewl din û kar dikin ku ev rejîm nemîne li wê de û fişarê li rejîmê bikin da ku bi çareseriya siyasî razî be û her wiha Rûsya û yên din jî hewl din ku rejîmê ferz bikin li deverên Sûriyê her wiha gelek riyên kotên bikaranîn riyên nerewane biryara 22/4 bi bendê xwe sereke bi desteya desthilata veguhestinî komîteya destûrî ev rêzbendiyeke mantiqiye lojîk e waqiî ku ew selleyên ku tên gotûbêjkirin divê hemûî seleb bên yên her çar divê bên gotûbêjkirin û her wiha çi ji aliyên ku divê çi dorpêj bên vekirin û rewşa mirovî jî çareser bibe. Belê spas bo te Abdülmecid Berekat endamê desteya siyasiya Îtîlafa Sûriyê ku tê mêvanê me.